خەرەندی ڕەواندوز بەو جوانیە سەرنجڕاکێشەی کە هەمیشە دڵی گەشتیارانی دەرفاند لە ڕووداوێکی ئازاربەخشی ڕۆژی سێشەممەدا بەهۆی نەبوونی بربەستی سەلامەتیەوە بووە هۆی وەرگەڕانی ئۆتۆمبیلەکەی هەندرێن ڕەمەزان و گیان لە دەستدانی لە هەمان ئەو شوێنەی لە ساڵی 2011دا سوار گەنجی دیکەی باڵەکاتی تێدا بوونە قوربانی و ئۆتۆمبیلەکەیان هەڵدێرا. ئازاری کۆچی دوایی هەندرێن و قوربانیەکانی پێشتر بەکەوتنە خوارەوەی ئۆتۆمبیلەکانیان لە خەرەند دوای ئەوە دەست پێ دەکا کە دەسەڵاتداران لە درەنگوەختدا بیریان کەوتەوە و کەوتنە دانانی بربەستە کۆنکرێتیەکان هەنگاوێک کە بۆ ڕزگارکردنی گیانی هەندرێن زۆر درەنگ بوو، بەڵام ڕاستیەکی بە ئازاری سەلماند کە تا کارەساتێک ڕوونەدات سەلامەتی و پاراستنی گیانی مرۆڤەکان ناکرێتە کاری لە پێشینە. پاشی کەڕووداوەکە ئەو زەبەرۆزدارێت ناکرێت کاکە ئیدارەی سەربەخۆ دەبی هەم ڕەواندۆز دەبی هەوڵ بداتن ئەو شوێن گەشتیارانەی کە نەکەن لە ڕەواندۆز هەموو شوێنەکان بزان جێگایکی خەتەرە یا هەڵدێرە بربەستێتە بدێتن. بەڵێ پێش ئێستاش هەین لەو شوێنەیەی سیارەکەی دەخوارد بە 5 نەفەرەوە قەویش خەڵکی چۆمانی بوو ئەو زاد بە بەسەندەرەکە ئەوەندە ماوە ئەوە لە دوونە پێرەش لێرە هەین بەردەست ڕووی داوە سیارەکە دەخوارد تێدا کەوتە خوارەوە نەفەرەکە گیانی دەزا ئەو زاد بەربەسەندانە. چەندان شوێنی دیکە لە خەرەندی ڕەواندز بێبەربەستن و وەک تەپکە و تەڵا چاوەڕێی گیانکێشانی شۆفێران دەکەن. کاتیەوە هاتووە لایەنە پەیوەندیدارەکان بەجددی بەرپرسیارەتی هەڵبگرن و نەخشەیەکی بەپەلا بۆ ناوچە مەترسیدارەکان دابنێن بەر لەوەی ناوێکی دیکە بچێتە ڕیزبەندی درێژەی قوربانیانی بێباچی. بەر شوێندیکە هێنارم سەلۆفەکانی بێخارێ ئەوەی لابەربەلەوە لای خارە ڕەشێدا ئەنۆڕی ئەوەی لە سەسپی چڕوانزەی کرمارە کاک بەهراموان ئەو مەتیقا لایکانی مەلا نەبی ڕێی بێخارێ هەندێک زێ هەنا هەموو زێنە هەندێک هەچەند هەندێک زێ لە ڕێی بێخاری چاکراینە بەس زێش پێش بگاتە ئەو سەیرانگایەکان زێ ئەو گەشتیاروان لێدادەن هیچی لێ نییە سیارەشی سەرێ بێوەچی ئەو کابرای ئەویش خۆتێرەدات خوارێ و گیانی دەستدا. هیوادارم ئەو شوێنان لە مەترسیدارن تا بکرێن بەس ئەو منفەزانە بەرگەی سیارەی گەورە ناگرن. ئەم نەریتە بێزارکەرەی ئیدارەدان تەنها لە ڕەواندوز نییە، بڕیارەکان هەمیشە دوا کەوتون و دەبێت حتمەن کارەساتێک ڕوو بدات و تۆڕە کۆمەڵایەتیەکان بهەژێنێت تا چاکسازیەک بکرێت لە کاتێکدا حکوومەتداری دروست لەسەر پێشبینیکردنی مەترسی و پاراستنی پێشوەختەی گیانی خەڵک دەوەستێت، نەک کاردانەوەی پاش ڕژانی خوێن. پندێکی کوردی هەیە ئەڵێ پێش تایە بەڕێ بە خۆدا بدام، بەڵام حکوومەتی ماوە بەسەر چووی هەرێم پێچەوانەی ئەم پەندا دوای کارەسات و ڕووداوەکان بربەست لە شوێنە مەترسیدارەکاندا ئەنێت لە کاتێکدا ئەرچی لایەنی پەیوەندیدارە پێش ڕوودا و پێشهاتەکان ئەو شوێنانەی مەترسیان لەسرە بربەستیان بۆ دابنێت. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای ڕەواندوز.